سڵاوم هەیە بەڕێزان و خۆشەویستان با تۆزێک مەسەلەکە استراتیژیکەم ئیتر تا ئێستا زۆر باش با هەموو بەڕێزان کۆ ببنەوە ئەم شەویش ئەچینە ناو لایڤێکی تازەوە و کۆمەڵی قسە و باسەکەین لەسەر پارتی و بنەماڵی بارزانی و چالاکوانان کە 5 کەس 6 ساڵ حکمی قەرەقوشی لەلایەن بنەماڵی بارزانە دراوە و کۆمەڵی مواضعی تر بە گشتی باسی هەموو ئەوانە ئەکەین. هەمووتان بەخێر بێن سەر چاوی من عزیزان و خۆشەویستان تکایە تەلەفۆن ئیتر کۆتایی هاتووە لەبەرەوەی کە ئیتر لایڤم هەیە. 1 دقیقەیە 2 دقیقەیەک ئەوە سین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە بچینە ناو قسە و باسەکانەوە عزیزانی من بەخێر بێن سەر چاوان بەخێر بێن. سڵاو سەر ڕۆحم هاتن خۆشەویستان عزیزان بەر لەوەی بچمە ناو قسە و باسەکان هەمووتان ئەو ڕاستیە باشەزان کە من چەندین جار لە پەیج و لە ئەکاونتی ڕسمی خۆمەوە باسم لەسەرەوە کردووە کە بە تایبەتی پارتی و جەماعەتی گۆڕان هەندێک پەیجیان کردوتەوە بە ناو بە وێنەی ئارام ئەحمەدەوە و ئەچن لەو پەیجانەوە بێحورمەتی بە خەڵگەکەن ئەوانە خۆیان ئەوەندە شەهامەتیان نییە کە بە ناو وێنەی خۆیانەوە بێن ڕەخنە لە بەرامبەرەکانیان بگن یا شەڕی نارەکانیان کەن بەڵام یەن زۆر ترسنۆکانە لە ژێر ناوی من و لە ژێر وێنەی منایەن ئەو شەڕاناکەن. لەم ڕۆژانەیە بابەتیشان نووسیوە بە بێڕێزیەکەن بە ماهیر حەسەن و بە ئەحمەد جۆڵا ئەو دوو هونەرمەندە بە ناو بە وێنەی منەوە. بەڕاستی خۆشەویستان من لێرەوە بەو هەردوو بەڕێزە ئەڵێم هەم بە کاک ماهیر حەسەن و هەم بە کاک ئەحمەد جۆڵا ئەڵێم کە ئەو پەیجە زۆڵە هی پارتیە هیچ عیلاقی بە منەوە نییە. ئێوە دوو ئینسانی محتەرەمن، ئێوە لای من ڕێز و حورمەتی خۆتانتان هەیە لەبەرەوە ئەبێ ئێوە لەوە تێبگەن کە و ئوسلوبی ئارام ئەحمەد نییە و من نەکەل کێشم لەگەڵ ئێوە نییە بەڵکو ئێوە هەمیشە لە لای من جێگەی ڕێز و تەقدیرن و هیوادارم کە سەرکەوتوو بن کە ساڵانێکی زۆر لە میدانی هونەرە کارەکەن. لەبەرەوە هیوادارم کە ئەو ڕوونکردنەوەی بەس بێ بۆ ئەوەی کە هەموو ئەو قسە و باس و ئەو سوکایەتیانی کاکرێ هەمووی ئەو پەیجە زۆڵانەی پارتی و بنەماڵی بارزانین بە ناو بەڕسمی منەوە من لێرەوە داوای لێبردن لە ئەوەی بەڕێزەکەم بەڵام تێبگەن کە ئەوە ئوسلوبی ئارام ئەحمەد نییە و سەرکەوتوو بن چاوەڕ. من لێرەوە وردە ئەچمە ناو قسە و باسەکان خۆشەویستان بەڕێزان. مەسرور و تاقمەکەی کە من ناون گروپی ترۆریستی ناو پارتی و ناو بنەماڵی بارزانی کە بەڕابەرایەتی مەسرور بارزانیە و ئەمە ئێستا ئیتر لەمەولا ئەبێ هەموو بەڕێزانێک ئەوە بزانن کە گروپی ترۆریستی بەڕابەرایەتی مەسرور بارزانی لە ناو پارتی و بنەماڵی بارزانیە ئەمانە هەن و بەڕاستی ئەمانە خەتەرن جابا بزین ئەمانە لە شێوە مۆزوعەکان لەغاوەکەن. من وردە لەسەر ئەوانە ئەچمە ناو ئەوەوە هەتا یەتەوە سەر مەسەلەی یەکێتی و مەسەلەی گۆڕان و چوزانم زۆر قسە و باسی کاکام شەو لەگەڵ ما بن من لە خزمەتی ئێوەیە بم و عەرزی ئێوە یەکەم. خۆشەویستان هەمومان بیرمانە کاتێکە مەسرور بارزانی وەکو سەرۆشی دەستگای پاراستن و وەکو ئەو گوایە سەرۆکی حکوومەتێکیانەیە ناوی ئەوەیە وەکو ئەم دەستگای پاراستنە گروپێکی ڕاستپارت چەقۆکێش کە بچن تیرۆری دکتۆر غالب بکەن کە ئەندام پەرلەمانی عێراق. ئەوە بوو بە چەند چەقۆلێدانێک ئەو چالاکییان ئەنجامدا و کۆتایی پێهات. بکەر لە ڕێگای خودی پاراستنەوە برایە هەولێر و ئەو سێ کەسەی کە لە پشتیەوە بوون کە هەرسێکیان ناساون وێنەکانیان بڵاو بووەوە و هەرسێکیان سەر بە دەستگای پاراستنی پارتین ئاسایشی سلێمانی یەکێتی گرتنی شەو ڕۆژێ سجن بوون. لە دواییە مەسعود بارزانی هاتە سەرخەت و جاری شەڕیە و جاری دوو نازانم ئیدارەیە کە ترۆریست و چەقۆکێشەکانی بردەوە بۆ هەولێر و یەکێتیش لە ڕێگەی قوبا تاڵەبانیەوە ئەوانەی تەسلیم کردەوە کە بەڕێی ئێمە و بەڕێی هەموو کەسێکەوە شەرمەزارێکی بێوێنە بوو بۆ قوباد و بۆ یەکێتی کە ئەو کارەیان کرد کە ئەو چەقۆکێش و تۆریستانیان بردەوە بۆ هەولێر. هەر ئەو کاتە کە بەرەی ئازادی خوازان و بەرەی خەڵک ئەم کردەوە ترسنۆکانە ئەم کردو ترۆریستیانی ڕسواکرد بنەماڵی بارزانی لە ڕێگای فراکسیۆنەکەی لە پەرلەمان و لە ڕێگای هەموو ئەو ژۆ لە مستانەوە کە هەیەی هاتن بەرامبەر بە ناڕەزایەتیەکانی خەڵک باسی مستەفای سەلیمی و ئامانج بابان و ئەمانیان کرد. ئەو دوو کەیسەی کە هەمووتان ئەزانن ئێمە یەکەم کەسانێ بووین کە هەڵوێستمان لەسەریان هەبووەوە بە تاوان هەژمارمان کردووە.
ئێستاش کە 5 کەسیان بەناهەق 6 ساڵ حکم داوە و پارتی لە ژێر باری ئەما ڕسوا بووە و جارێکی تر پارتی و فراکسیۆنەکەی وەزارەتەکەی دێنە سەرخەت و باسی ئەم دوو کێسەی مستەفای سەلیم و ئامانجوو ئەمانە ئەکەنەوە. ئەم تێکەڵکردنە بە هەموو منتەقەیە جگەل لە دۆڕان و جگەل لە ڕسوایی نەبێ هیچی تر نییە بۆ پارتی بنەماڵی بازانی. چونکە ئێمە یەکەمین کەسانێ بووین کە لە کاتی خۆیدا هەتا ئەو دوو بە هەموو پیانە بە هەموو مانایە ئەو کەسانەی کە ئەو دوو کاران ئەنجام داوە و هەر کاریشیکیان ئەنجام دابێ لەلایەن ئێمەوە ڕسوا کراون و هەمیشە هەوڵمان داوە داوامان کردووە و خوازیاری دۆزینەوەی ئەو کەسانە بووین کەم کردوانیان کردووە و هەوڵمان داوە کە ئەو کەسانە یەکلای کرێتەوە و بکوژن یان تاوانباران هەیە یان نییە هەروە وەکو بەرزشی بەران بۆی دەن نەچن. خۆم وەکو ئارام ئەحمەد یەکەمین کەسانێ بووم کە تەواوی بەڵگەکانم بڵاو کردەوە بە تایبەت لەسەر مستەفا و لایفم کرد و هاوارم کرد لەسەر مەسەلەی ئاماژ بابان و ئەوانە لەسەر هەموو ئەمانە بەڕاستی قسە باسمان هەبوو. بەڵام لەو سەردەمانەیە ئێوەی پارتی و ئێوەی مەسئول بازانی و ئێوەی ترۆریست مێژ میوانتان نەبوو. ئێمە و خەڵک بڵێن چی؟ جیراوانی بادینان بڵێن چی؟ ئێوە وەکێتی هەرچی یەکەن. خۆ ئێمە بە درێژایی هەموو ئەمێژوە دژی هەموو کار و کردەوەکانی ئێوە بووین. دژی هەموو کردەوە پیسەکانی ئێوە بووین بەڕاستی. باشە. بەڵام ئەبێ ئێمە ئەم پرسیار لە خۆمان بکەین بۆچی پارتی کە تێژیرێ باسی ئێمان ناکات؟ مەسەلەکە چییە؟ باشە. بۆچی ئەبێ خەڵکی ببێ بە قوربانی ئەم سڕاع و ململانێ و کێشمە کێشمانەی پارتی وێشێتی؟ باشە. بۆچی دەبێ پارتی بۆ لە بیربردنەوەی جیراوانی بادینان ئەم هەموو درۆیە بکە و ئەم هەموو کەسەیە تێکەڵ و پێکەڵ بکە بەڕاستی؟ خۆ هەمووشمان ئەزانین هەموو ئینسانێکی عاقڵش ئەزانێ ئەم شینەی پارتی و بنەماڵی بازانی لەم کاتەیەکە بۆ هەریسەکەیە. ئەو نەخەمی ئامانجی هەیە، نەخەمی مستەفای سەلیمی هەیە و نەخەمی هیچ کەسێکی هەیە بەڕاستی. ئەگەر مەسئول بازانی پیاوە و ئەگەر مەسئول خۆی بە مەرد دەزانێ بۆچی لە کەیسی مستەفای سەلیمیە لە کاتی خۆیان لیژنەیەکی دروست نەکرد و ڕاستیەکانی دەرنەخست بۆ ڕایگشتی؟ مەگەر بۆ هەر لەو سەردەما ئێمە کەممان هاوار کرد؟ ئەگەر مەسئول و باوکی بەڕاستی پیاون و بەڕاستی مەردی مەیدانن بۆچی لە کەیسی ئاماژ بابانان نەهاتنە سەرخەت لیژنەیەکیان دروست نەکرد مەسەلەکەیان یەکلایی نەکردەوە؟ چێ دەستی ئەمانەی گرتبوو کە ئەو کارانە بکەن بۆچی نەیان کرد؟ کەواتە مەسئول و باوشی کە مێژوویان سەرتاپا کوشتن و خیانەت و دزی و جەردەیە کاتێک کە تێیان نەگیرێ باسی ئەمانە ئەکەن، کاتێک کە لەو پەڕی ئیفلاسی و ڕسوابوونان باسی ئەم مۆزوعانە ئەکەن، نەک ئەوەی کە بەڕاستی خەمی ئەو خەڵکانەیان بێ کە ئەکوژێن و تیرۆرەکرێن و ئازارەن ئەدرێت. ئێمە پرسیارەکەین بۆچی مەسئولی ترۆریست کۆمەڵێک چەقۆکێش ئەرێرێ بۆ تیرۆرکردنی دکتۆر غالب؟ ئەو وەڵام بەم قەزیە ناداتەوە، شەڕ لەسەر پیاوکوژ و لومپەن و چەقۆکێشەکانی ئەکا دەیانباتەوە بۆ هەولێر. بەڵام لە بەرامبەر ئەڵێ مستەفای سەلیمی و کەسی ئاماژ بابان و چیوچی و ئەرم بابەتانە. ئێمە دەڵێن 5 چالاکەوانتان حکم داوە بەعسیانە بە 6 ساڵ ئەمە نایاساییە و ئێوە یاسا و دادگا و دادوەردان بۆ پارێزگاری خۆتان داناوە ئەوان ئەچن کۆمەڵێک کەیس ئیبرازەکەن لە بەرامبەر ئەم مۆزوعانەیە. ئەمە بە پێی هەموو پێوانەیەک لووتکەی بێشەرەفیە نەک شتێکی تر. خەڵکی بەم قسانە ژێر نابێت لە ڕاستیە. خۆ ئەگەر هەر ئێستا ئەم ئارام ئەحمەد بێت باس لەو کەسانە بکەم کە بنەماڵەی بازانی لە مێژووە تیرۆریان کردووە و تەسیمیان کردووە بە میتی تورک بە مخابراتی عێراق بە ساواک بە ئیتڵاعات ئەوە هەزاران هەزار ناو ئەژمێرن بەڕاستی. ئێوە لە مەلام سەفاوە بۆتان ماوەتەوە، لە قەتڵ و عامکردنی مێرگە سووریەکانەوە بۆتان ماوەتەوە، لە تیرۆرکردنی دکتۆر ژفان و هاوڕێکانیەوە بۆتان ماوەتەوە. ئێوە لە تیرۆری سلێمان موعینی و خەلیل شەوباش و دەیان لە هەڵسوڕا و شۆڕە ژێڕی ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە بۆتان ماوەتەوە کە تەسلیم کردێتەوە بە ساواک و بەشای ئێران. ئێوە لە تیرۆری سەدەش عوسمانەوە، لە تیرۆری سۆرانی مامەحەمەوە، لە تیرۆری وەداد حسینەوە هەتاوەکو زیندانی کردنی ئەم 5 چالاکەوانە ئێوە لەمانەوە بۆتان ماوەتەوە بەڕاستی. ئەگەر هەتاسبێنێ من بێم ناو لیسکەم هینی تاوانی ئێوە و ترۆرکردنی خەڵک
بەڕاستی ئەگەر یەک دانە ساڵ خەریک بم ئێشتا هەر زۆریان لەبیر ئەچێت کەواتە ئێوە ئەبێ سەرتان داخەن و ملتان شۆڕکەن لە بەرامبەر هەموو ئەم مۆزوعانەیە نەکبەتیەکەش ئەوەیە عەزیزان هەمومان بووین بە قوربانی ئەم کێبەرچێ و سەراعی بینی یەکێتی و پارتی لە زۆر شوێن شاخۆیان شەریکن بووە بۆ قازانج و بۆ پارە بابەتانە باشە ئەوان سەراعەکان والیەکەن خەڵک ئەبێ باجەکەی بدا باشە منەکێ بپرسم خۆ قوبا تاڵەبانی لەگەڵ خۆتانەیە باشە ئەی لیژنەی دروست نەکرد بۆ کەسی مستەفای سەلیمی لە کاتی خۆیدا هاوارم نەکرد هەموو بەڵگەکانم بڵاو نەکردەوە ئەی کوا لیژنەکەتان بۆ لێتان نەپرسیەوە مەسری تۆریش ئەگەر پیاوین باشە خۆبات چونکە لەگەڵ خۆتانایە کوڕی چاکە تەنها ئەوانە خراپن کە لەگەڵتانانین کە ڕەخنیان لێتان هەیە کە نەیارتان بەڕاستی بەڵام قسەکە ئەوەیە ئەگەر مەسرور بارزانی بەڕاستی مەردە ئەگەر دەوڵەتداریەکە با لە کاتی کەیسەکەی مستەفای سەلیمیە بەهاتایەتە سەرخەت کردەکەی ڕسوا کردایە و لیژنەی دروست کردایە و ڕاستیەکانی بە هەموو لایەک بوتایە و لێکۆڵینەوەی کردایە ئەو کاتە ئێمە دەست خۆش بێت کارێکی زۆر باشی کردەوە بەڕاستی ئەی بۆ لە کاتی خۆیان قسە ناکەن هەڵیەگرن بۆکەی ها ئێوە لەو کاتانەیە سەری خۆتان شۆڕەکەن چرکەتان لێوە نایە دوایش کە خۆتان خەڵک ئەفرێنن خەڵک ئەکوشن خەڵک تیرۆرەکەن خەڵک زیندانیەکەن ئینجایەن ئەو مەلەفانە هەڵەنەوە ئەلەسەر ئەتانەوێ خەڵک شەواشەکەن و دەمی خەڵک دابەزن دابخەن ئەمە نایخوا بەڕاستی باشە وەکو ئەوەی کە خەڵک نەزانێ مەلەف و کار و کردەوەی ئێوە چییە لە مێژووی ئێمەیە بەڕاستی بۆ ئەوەی کە کوشن و تاوان و زیندانیکردنی ئازادی خوازانی پێداپۆشن بۆیە ئەو قسانە باشە ئێوە بەدرۆ بە بەرنامە لە کاتی ڕووداوەکانە لە کاتی ترۆرەکانە کەیسەکان باس ناکەن دایەخەن تاوەکو چەکێ قوربانیەکان بخەنە خزمەتی خۆتانەوە بۆ ململانەی حیزبایەتی لە بینی خۆتانە لە بینی خۆتە و یەکێتی و ئەلەم بابەتانەیە باشە کاتێکە ئاماژ بابان و هاوسەرەکەی تووشی ئەو کارە ساتە بوون مەگەر تۆ باوکی پیاو نەبوون بۆچی ناتنە سەرخەت پیاو نەبوون بۆچی ڕێزی یاسا ناگرن بۆچی بەدەدا چونتان نەکرد بۆچی ئەو کاتە بچووکی هەڵوێستان نەبوو باشە هەمومان بیرمانە کاتێک کاوە گەرمیانی تیرۆر کرا مناڵەکەی کاوە گەرمیانیان برد بۆ لای مەسعود بارزانی ئێستا ڕسمەکەی من لاماوە مەسعود مناڵەکەی کاوە گەرمیانی کردە باوەشیر باشە وتی بەدەدا چوونەکەم بکوشەکان ئەدۆزمەوە ئەی چێ دەستی کردی مەسعود بارزانی ئەی بۆ لەوە کرد زەحمەت نەبێ کوا بکوشەکانی کاوە گەرمیانی ئەی بۆ هەوڵۆ نەیە بۆچی تۆ مناڵەکەی کاوە لەسەر کۆشیدانا ڕسمی پێوەگرت فشە کرد وتێ بکوشەکان ئەدۆزمەوەکەم ئەی کووە ئێستا باسیەکەن یان سیاسەتەکە ئەوەیە من لە هەولێر و باجینا نەکوشم دەڕفێنم زیندانی یەکەم تۆ قسە مەکە تۆش لە سێمانی لە گەرمیان بکوشە بفڕێنە زیندانی بکە قسە ناکەم باشە ئەگەر تۆ قسە بکەی منش قساکەم بە ویژدانتان ئەمە سیاسەتە هی ئەمە بێڕەوشتیە بە ویژدانی خۆتان ئەڵێم عەزیزانی من ئەمە بێڕەوشتیە یا بەڕاستی سیاسەت سی دانە ساڵی ڕەبەقە ئێمە شەڕی بێیاسایی ئەکەین لەگەڵ ئێوەیە بنەماڵەی بارزانی 30 ساڵە ئێمە هاوارەکەین با دەستورێکی مۆدێرنمان هەبێ با دەستورێکی سەردەمیانە هەبێ با یاسامان هەبێ با دادگا و دادوەر سەردەمیانە بێ با دادگا و دادوەر سەربەخۆ بێ با ئێوە و هیچ حیزبێ دەزۆ نەدەدە کاروباری دادگاکان بەڵام ئێوە هەنانی بێدەستوری بێیاسایی خۆن باشە دادوەری وابەستە و بەکرێک گیراو دادگای وابەستە و بەکرێک گیراو باشە ئاسایش و پۆلیسێکی بەکرێک گیراو کە تەنها و تەنها ئێوە بپارێزێ بەژەوەندەکانی ئێوە بپارێزێت باشە وەکو گۆپاڵێ بەدەستی خۆتانەوە بێ بۆ سەرکوتی ئاخەڵکی ئازادی خواز و بۆ لە ناوبردی ڕاستیەکان باشە دێ ئەمە تاوانی کاممانە ئێمە یا ئێوە بەڕاستی شێ دەستی گرتوون 30 ساڵە ئێوە دەوڵەتداری بکەن ئێستا باسی ئێمە یەکەم پەلەمەکەن لەبەرە ئەوەی کە ئێوەیەکەن لە ڕسوایی زیاتر بەڕاستی چیتر نییە ئێستا دەزانن 5 دادوەر 3 دانیان کە ناویان محەممەد مستەفا مەسلح گەیلانی عومەر حاکم عەبدوڵڵا یەکێکیشیان لەمانە وەکو بڵاو بۆتەوە وەکو سەردەمی زووی مەسعود بارزانی کە سەرۆکی هەرێم بوو هەر بۆی درێژەکرایەوە ئەم دادوەرش بۆی درێژکراوەتەوە خۆشەویستان بەڵام چونکە پاراسنە هەر بۆی درێژەکەنەوە ئەم 3 کەسە لەسەر داوای مەسعود بارزانی بڕیاریان داوە ئەم 5 چالاکەوانەی بادینان 6 ساڵ حکم بدەن 2 دادوەری یەکێتی کە هەن نازانم هەنیان نین نەدەنگیان هەیە نەڕەنگیان هەیە
بەپێی یاساکانی خۆشتان بێ 2 زائد 2 کات چکە دادەوێتەوە کوتمان بۆی درێژکراوەتەوە باشە یاسا پێشێ دەکات 30 خوڕی پاراستنە باشە زۆر سەیرە عەزیزان یەکەم جار هەر خودی مەسعود بارزانی پاتی وتیان ئەمانە جاسیپەکەکەن ئێستا ئەڵێن ئەمانە جاسوسی ئەمریکا و ئەڵمان بوون باشە ئەڵمانیا و ئەمریکاش دژی پەکەکەن جاوەرە تۆ لەم هاوکێشەیە تێبگە خۆشەویستە وەرە تێبگە ئەم مەسعود و ئەم بنەماڵەی بارزانیە خەریکی چیارێکی چەپەڵ و گەڵاون لەم لاشەوە یەکێتی خۆشی هەرچی سەرۆکی دادوەری هەیە تەسلیمی پارتی و بنەماڵەی بارزانی کردو کەشی ئەڵێ دادگا ئەبێ سەربەخۆ بێت شتێکی دنیا هەیە تو هەمووی تەسلیم بە پارتی و بنەماڵەی بارزانی کردووە ئەگەر ڕاستەکەی بەوە نابێ کە تۆ ئاوا قسە بکەیت چونکە پارتی و بنەماڵەی بارزانی لەگەڵ سەربەخۆیی دادگا یەک ناگرێتەوە بنەماڵەی بارزانی لەگەڵ یاسایە یەک ناگرنەوە ئەوان خێڵ یاسای تایبەت بە خۆیان هەیە عەزیزان بام یەکشت بیری ئەوە بخەمەوە خۆشەویستان هەمومان بیرمانێت سەرەتا ئەوە بەدە بڵم کە ئەم پێش کەسە بە یاسای تیرۆر کە کاتی خۆی پارتی بۆ پاراستنی خۆی دایناوە و یەکێتی و گۆڕان و یەکگرت و هەمواریان کردەوە دەنگیان پێدا بەپێی ئەم یاسایە کە ئەمانە دەنگیان پێدا کۆنسۆڵەکان گروپ چاتەکان هەموو شتێک شمولی ئەکا کە وەکو تورە ناوزەدە بکرێت باشە یعنی ئەتوانن بەم یاسایە هەموو کەسە ڕاکێشنە ناو زیندانەوە کە یەکێتیش دەنگی پێدا بەشێتێ گۆڕان دەنگی پێدا یەکگرت و دەنگی پێدا هەمواریان کردەوە باشە باشە لێرەدا ئەتوانین ئەمە بسەلمێنین کە یەکێتی گۆڕان یەکگرت و کە چوونە پاڵپاتی و ئەم ئیشە قۆڕەیان کرد دژی خەڵک تیایتەوانبان بەڕست لە کاتی خۆشی هاوارمان کرد بەڵام کە بگوێ نەگرتی ئێساش بنەماڵەی بارزانی لە پەرلەمانە زۆری نەیە سەرۆکی هەرێم خۆیەتی سەرۆکی حکومەت خۆیەتی ئالەم قۆناغا ئێوێ دەستوورێ بنووسێتەوە بە قازانجی بنەماڵەی بارزانی بێ وەکو ئەم کراسە ئاوا بیکاتە بەری بەڕاستی باشە لە دوای شادێن وەکو هەموو بڕیارەکانی تر قەرەقوشیانە ئەی سەپێن بەسەر یەکێتی و گۆڕان و هەمیشان ڕازیەکەن باشە بەیاننامەکەی سەرکردایەتیەکێتی دژی ئەم دادگاییکردنە و دژی پارتی لای من وەکو ئارام ئەحمەد جێگەی دەستخۆشی بوو جا پارتی و زۆرناژەنەکانی باخۆی قەرنێ هەر بۆ خۆیان سیب خۆن و زۆر نادێ بدەن بەڵام قوبا تاڵەبانی چووە پاڵ مەسعود بارزانی لە ئەنجومەنی وەزیران دژی حیزبەکەی خۆی ڕاوەستا حورمەتم بۆ ئێوەیە هەڵمیزا بە بەیاننامەکەی حیزبەکەی خۆیان بەڕاستی باشە ئەمە کارشی خراپ بوو باشە عەزیزان ڕێزگرتنی سنووری خۆی هەیە ئەگە تۆ ئەمەندە ڕێز بگری ئەبێتە ئیتاعات لە حەقیقەتە باشە قوبات بە تەواوەتی چەماوەتەوە بۆ مەسعود و بۆ بنەماڵەی بارزانی باشە یعنی تۆ ناتوانێت قوبات جیاکەیتەوە لە کادرێکی پارتی ئەمە بۆ خۆی کارەساتە دەبوو قوبات تاڵەبانی کە ئەیزانی هەڵوێستی هاوسەرۆکی یەکێتی وایە وەسەرکردایەتی حیزبەکەی بەیاننامەیەکی توندی دەرکردووە دەبوو لانی کەم ئەوەندە عەقڵی هەبوایە بەشداری نەکردایە لەو کۆبوونەوەی مەسعود بارزانیدا باشە بەشداریکردن لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانە واتە بەشداریکردن لەو حکومەتە قەرەقوشیەدا دژی ئەو پێنج کەسە بەڕاستی واتە دیفاعکردن لەو یاساش جەهەنەمیانە بەڕاستی باشە ئەمە وەکو مەنتەر ئەکاتە دابەشکردنی ڕۆڵ باشە هەوڵی مەسعود بارزانی بوو لە ڕێگەی قوبادەوە بەیاننامەکەی یەکێتی پوچەڵ بکاتەوە باشە ئەوەی گۆڕانیش هەروایە عەزیزان یەک زەرە فەرقی نییە چونکە دوو هەڵوێستی جیاوازیان هەیە لە ناو حکومەتەکەی پارتی لە دەرەوەی حکومەتەکەی پارتی باشە ئەمەش پێڵێن بانەکە و دوو هەوا لە ڕاستیە ئەگەر یەکێتی و گۆڕان ڕاستەکەن فەرم و با بڵێن بەیاننامەکەی ئەنجومەنی وەزیران ڕای ئێمە نییە دەسەڵاتی دادوەری سەربەخۆنی لە کوردستانە هەمووشمان ئەزانین کە سەربەخۆنیە بەڕاستی هەمووشمان ئەزانین کە دەسەڵاتی دادوەری کۆیلەی بنەماڵەی بارزانیە و ئەسڵ ئەساسی نییە و مەسعود و مەسعود چیان بێ هەر ئەوە جێبەجێەکەن یعنی ئەمان بڕیارەکاتن ئەوان جێبەجێەکەن باشە باشە خۆ بەڵکەکان وەکو خۆی ماوە کە مەسعود بارزانی خۆی پێش دادگاییکردنیان وتی ئەوانە جاسوس و ڕۆژنامەنووس نین کاتی خۆشی کە سەدەست عوسمانیان تیرۆر کرد مەسعود بارزانی هەروای وتی سەدەست عوسمان ڕۆژنامەنووس نییە هەر لە خۆیەوە چونکە خۆی قەڵەم و بلوێنی گونی مناڵ لەیەک ناکاتەوە وازەنە هەموو عالەم وەکو خۆیە بەڕاستی بەڵام بەیاننامەکەی ئەنجومەنی وەزیران ئەڵێ دەسەڵاتی دادوەری سەربەخۆیە و حکومەت دەستوەردان ناکە لە کاتێکە مەسعود وەکوتن پێش دادگا دەستێوەردانی کرد و بڕیاریە ئەنجومەنی وەزیران جگە لە کۆمەڵە ئینسانی درۆزن و ساختەچی هیچ شتێکی تر بەڕاستی لە پێشا مەسعود بارزانی باشە
لێرەیشەوە ئەڵێم دیسان هەڵوێستی لاهوری شێرجەنگی هەڵوێستێکی شەریفانە بوو باش بوو یانی باشە بەڵام ئەوەی قوبا تاڵەبانی لێدان بوو لە هەڵوێستەکەی ئەویش باشە واتە هەوڵی مەسوول بوو لە ڕێگەی قوباتەوە هەم لە یەکێتی با و هەم لە هەڵوێستەکەی لاهوری شێرجەنگی بدا کە ئاسۆرەکی حیزبەکەی خۆیەتی باشە بۆ یەکێتی ڕاکێشە ناو ئەو سکانداڵە سەخیفەی کە پارتی کردوێتی گۆڕانیش هەمان یاری کرد عەزیزانی من باشە گۆڕان بەیاننامەیەکی لاوازی لە ژێر پارتیاوە بە نقەنق دەرکرد کە وەک ئەوە یەکێتیش نەبوو بەڕاستی باشە گۆڕان عەزیزان داڕزاوە بەتەواوی مانە گۆڕان داڕزاوە بەڵام سێ کەس هەن لەناو گۆڕانە بۆگەنیان کردو ئاوا بیان گوشە چڵکاویان لە ئەچۆڕێ ئەویش مسەفای سێ قادرە لەگەڵ ئاواتی شێخ جەنابیت کە هەمیشە سەرخۆشە لەگەڵ دانا عەبدولکەریم باشە ئەویش وەزیرە ئەوەی کە دانیشە بوو ئەیوت لە ماوەیەکی کورتا ئێمەسکەی قیتارە بینە تەوێڵەوە هەورامان و لە زاخ و قیتارە هێنین و ترامە هێنین ئەلەم بابەتانم ئەڵێ مەڕی جێژە بەڕاستی باشە لە دوایی شاشتێ بڵاو کراوەتەوە بە ناوی ئەمەوە کە ئەڵێ بەیاننامەکەی حکوومەت ڕای ئێمەشی تێدایە چونکە جەخت لەسەر بەخۆی دەقەکە نکاتەوە جا هەساوە لە دوای ئەمە ئەم کوڕە ئەم زەلامە ئەم دانا عەبدولکەریمە ڕوونکردنەوەیشی یاوە گوایە قسەی وای نەکردووە ڕوونکردنەوەکەی هێندە بێشەرمانەیە هێندە جەبانانەیە هێندە بێشەهامەتانەیە تەنانەت نەیوێراوە بە یەک گوشش باسی ئەو فەزەحەتەی پارتی و ئەو 5 زیندانیە بکە چالاکوانانە کە لە بادنانە حکم دراون نێرا بەژێر باسی کرا بەڕاستی ڕوونکردنەوەکەشی لە سەنگەری پارتی و بنەماڵی بازانیە قیتاریشمان بۆ هێنێ ئەم کاکە دانایە باش نییە یعنی تۆ ئینسان ئەمەندە بێشەهامەت بی بەڕاستی وەرە تۆ دابنیشە لە ناو گۆڕانە هەچی سوالکەر و لاتولوتی کۆڕانەکارەیە بیهێنە بیکە بە وەسیلەک و ئەم دانا عەبدولکەریمە لە دوای یاسێرەکەی ئەبن بە نۆکەری پارتی و بنەماڵی بازانی باشە وەکو مێش ئەسوڕێنەوە بە پیساییەوە ئەنیشن بەبێ ئەوەی بتوان بچووکترین هەڵوێستیان هەبێ لە بەرامبەر هیچ شتێکە لە ڕاستیە یۆ کەی پیاون یۆ کەی پیاون دانا عەبدولکەریم تۆ کەی پیاوی بەڕاستی کەی مەردەکەی تۆ هەیە ئەم نووسینە قوڕەچی وڵاو کرد عەلە ئەساس ڕوونکردنەوە داوە جەبان تۆ کەی پیاوی بەڕاستی ڕووی بابی ئەوە ڕەش بە دەنگیشی پیاوی باشە ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە تۆی کرد بە وەزیر باشە یا ئاواتی شێخ جەناب یا مستەفای سێقاتر باشە یەک شەریفتانتیان نییە ئێوەی گۆڕانی گردەکە کارێکتان کرد کە ئینسان شەرم کا بەڕاستی کە ڕۆژان دیفاعی لە ئێوە کردووە باشە تۆ نەوێری بە یەک گوشە باسی ئەو فەزاحەتەی پارتی بکەیت کە 5 چالاکەوانی هەموو دنیا قسەی کردووە ئەوە نایە قسەکەن بەڕاستی ڕوونکردنەوەی سەنگەری پارتیە بۆیە هەموو ئەو وەزیرانی کە وەزیری پارتی و بنەماڵی بازانین کە جەخت لەسەر سەربەخۆی دادگاکەنەوە هەر هەمویان هاوتەرەفی بەسوول بازانین یەکسەر ڕێژێوازیان نیە یو شریکن لەگەڵیانە لەو زادەکە لەگەڵ مەسوولە دانیشن بە قوباتەوە بەم دانایەوە بە هەرهەمووتانەوە ئێوە هەمان تاوانی مەسوول بازارینتان هەیە ئێوە باشە هەر ئەو دادگایشە کە نەوشوام سەفای بە ترۆریست ئێشەی مەلەفەکەی لە هەولێرە ماوە باشە جاهاتیوێکیان هەیە پاتاڵێکە دەستی ئاوالێ کردو عەلە سەر لاسایی مەسعود بازانیە کاتەوە این لاسایی نەوشوام سەفا کاتەوە دەستی ئاوالێ کردووە کورە بڕۆ هەیە ڕسووە تۆ چی بابە تۆ چی تۆ بۆ نەکردووە بەڕاستی کاتی خۆشی ئەمەنەی ئەوەی نەوشوام سەفا گەی زۆرە کێشە ئەویش ڕۆژی 6 پاکەتی کێشای بۆ نەوشوام سەفا بچم خەریب بمری خەریب جەڵدە لێ هیچ گەرە کێشا وازانێ بەوەیە بابە ئەوە شەد نییە تۆ بچیت کاسکێتێکی وەکو ئەوەی جیڤارە بکەیتە سەرێ ئەبێ مێشی وەکو جیڤارە هەبێ بەڕاستی باشە تۆ نابی بە نەوشوام سەفا بەستاکە هەتاوارە دەزوالێکیت نابی بە هیچ تۆ هیچ نیت بۆ ناخوا بەڕاستی بە کاسکێتەکە نییە هەوە اینجا یەکشتێکەشتان پێ بڵێم پارتی بەچی تێکشکا زۆر بە هەڵوێستەکە بۆ 4 لاهوری شەرجەنگی کە نووسی لەگەڵ بەیاننامەکەی چێتیە ئیتجاری ئێشتا مەسەلە ئەڵمانیا و مەسەلەی کەنەدا و مەسەلەی ئەمریکا وانە ئێشان هاتونە سەر خەت باشە کێشەی ئەم لاهورێش ئەوەیە خۆشەویستان هێندەی فشار کردو بەسەر مەسعود و مەسعود ئەو مەسعود و مەسعودە ڕێگۆک و یەستریان لێ هاتووە باشە یەستر جا کە زۆر باری لێ ئەنەی بارەکەی زۆر قورسە بێ ئیتر لێت شێتە بێت بە هەر چوار لە جووتە هاوێت و فیشکەیە جا مەسعود و مەسعود ئێستا ڕێگۆک و ئەو یەستریان لێتەوە بەڕاستی بارەکەیان قورسە بۆیە بە هەر چوار لە لەقەن بۆیە قوبادیان بردایەن ناو 180 دەرەجە پێچەوانەی ڕای حیزبەکەی قسەی کرد باشە تێناگەم حیزب چۆنە بێ وابێ
لەسەر و ئەمەشەوە هەمومان نەزانین کە ئەم پارتی ئەم پێشکەسەی گرتووە و وەکو حیزب حکمی داون دادوەرەکان پاراسنن و لە بناغەوە کارەکە کاری مەسرور بارزانیە باشە وەک سەرۆکی پاراسن وەکو سەرۆکی حکومەتیش بۆیە هەڵوێستی جددی و کاربڕ ئەوەیە یەکێتی و گۆڕان دژی ئەوەی ئەنجومەنی وەزیران قسەیان هەبوایە نەک وەکو وتم بانێکەوتووەوە پاشان پارتی کاتێک بەیاننامەکە یەکێتی و هەڵوێستەکەی لاهوری شەرجەنگی پێناخۆش بوو اینجا یەک بەرامبەر بەمانە کەسی مستەفای سەلیمی و ئاماد بەبەن و ئەمانە باسەکات بەڵام لە کاتەکانێک کا باسی ناکە بەڕاستی باش نییە جا ئێوەش پیاو بوونایە کار مەسعود و کار مەسرور ئێوەش مرد بوونایە لە کەسی مستەفای سەلیم و ئاماد بابانە لە کاتی خۆیان هەڵوێستان هەبووە با دیفاعمان لێ بکردنایە ئەو کاتێک کە من هاوار مەکرد بۆ مستەفای سەلیمی با مەسعود بازانی تۆ هەڵوێستی هەبووە بۆ ئێستا ئارام محەممەد بیوتە ئافەرن مەسعود بازانی تۆ هەڵوێستی هەبوو بەڕاستی تۆ خۆت هەڵوێستی و جەبانی بە شەهامەتی ئێمە چی بکەین بەڕاستی بۆیە هەر کەسێ دژی بنەماڵەی بازانی بێ ئەوە ڕێگا ڕاستەکەی گرتووە خۆشەویستان من ژیان و سیاست لای من تەنها و تەنها هەڵوێستی باش بە قازانجی خەڵک هەڵوێست دژی ستەمکاری باشە بەیانی خودی مەسوور هەڵوێستێکی وەک ئەوەی لاهوری هەبێ من دەستخۆشی لەکەم خۆشەویستە قاعدەم وایە بەڕاستی دیقەت بن خۆشەویستان پارتی ئەیوت لاهوری شێرجەنگی و تژە تیرۆر لە بەغا بە قەناس خەڵکی ناڕاستی ئەدەنە بەرفی شاگر لەسەر داوای ئێران باشە نەخێر دژە تیرۆر و لاهوری شێرجەنگی لە سنە و کرماشان تەقا بەجلی پازارەوە تەقاکەن لە خەڵکی ناڕاستی لە ڕۆژهەڵاتی کوردستانە تەوسێم هەموو درۆفیش فڕۆفیشاڵان ئەمانە سیخەین ئەمانە پیاوی ئێرانن لاهور ئەوەی کرد لاهور ئەمەی کرد باشە 3 ساڵە ئەبێ لاهور ئەدێوێن خۆشەویستە ئێستا بەرامبەر بەم بەیان نامەیە بۆ ئەوەی کە سەرنجی خەڵک ئەم حیاچوونەی بنەماڵەی بەزای مەسعود بەزای لابن یەن لەسەر بابەتی ماڵپەڕێ قساکەن کە ئێستا من بۆتان باسەکەم خۆشەویستە چۆن پارتی لە تیرۆری قاسمی سلێمانیەوە تێوەگلاوە دوای ئەوەی کە بە داداچوونم کرد کوڕێک هەیە ناوی عەزیزە خۆشەویستان هاوڕێی جاگ مۆرفی نووسری ئەو بابەتەیە کە نووسیوێتی باشە ئەو کوڕە متمانە پێکراوی خودی مەسعود بازانیە و لە ئۆفیسی ئەو کابرایش کارەکە ئۆفیسی جاگ مۆرفی کە ئەو بابەتەی نووسیوە باشە مەسرور و پاراستن بەڕێی خۆم بە خوێندنەوەی خۆم کە عەقڵی ئەم ئارام ئەحمەدە باش ئیشەکە مەسرور و پاراستن وا تێگەیشتون ئێران هەندێ بەشداری لاوەچی و جاسووسی ئەوانی زانیوە لە تیرۆری قاسمی سلێمانیە لێرەوە ئەو راپۆرتیان بڵاو کردەوە و پارتی دوابەدەی بڵاوکردنەوە کردی بە هەڵا عەزیزانی من پارتی بە دێژایی مێژووی خۆی لە بوونی پارتی و بنەماڵی بازانیەوە لە هەر شتێکەوە تێوەگلای بێ باشە هەر شتێکی گرت بێ ئەوە یەکسەر دەستی خۆی پێشەخە دوژمنی ئەدۆزێتەوە تابی کاتە هەڵا و تەپوتۆس و ئەملا ئەولا بە بیانی ئەوەی کە خۆی لە مۆزوعەکە دەرباس کات باشە بۆی خەڵک چاواشەکە بەڕاستی خۆی ئیشەکەیەکە هەر خۆشی کاتێک گومانی بوو بەرامبەرەکەی زانیوێتی کەوی شەکراوە دەستی خۆی پێشەخە بڵاوی ئەکاتەوە و دوژمنێکی دا ئەتاشێ بۆ خۆی باشە هەمووشمان ئەو ڕاستیە باشە زانین لە دوای کۆنگرە و پێشتریش هەموو تیرەکانی بنەماڵەی بازانی بۆ سنگی لاهوری شەرجەنگی بووە باشە تا ئێستا نەبوو من و نەخەڵک ڕوون نییە بەڕاستی بۆچی بنەماڵەی بازانی ئەوەندە دژی لاهوری شەرجەنگی من لەو تێناگەم ڕاستی بۆچی ئاوایە چییە مەسەلەکە چییە تێناگەم بەڕاستی ئەمەیە پارتی بێ مناسەبە کردی بە بەڵگەیەک کە خۆی ئەزانێ بەشداری کردووە و ئێستا کەشف بووە بۆ یەکە ئاواکەت عەزیزان ماڵپەڕەکە ناوی یاهوو نیویسە لە راپۆرتەکەیە جگەر لەوەی کە درو دێژە راپۆرتەکەی پێم وایە بەس بەتای خوێن بێتانەوە لە شوێنەکە ئەڵێ یەکەکانی دژە تیرۆری هەرێمی کوردستان لە جلی کارمەندانی فڕۆکەخانە چاودێری نیشتنەوەی فڕۆکەکەی قاسمی سلێمانیان کردووە و دوای نیشتنەوەیش بارەکانیان داگرتووە واتە چەند جاسووسێک لە فڕۆکەخانەکە ئەمە باشە بۆیە پێ ئەچێ پاراستن و دژە تیرۆر کای تەلەفۆن نییە پێ ئەچێ پاراستن و دژە تیرۆرەکەی بنەماڵەی بازانی بەشداریان کرد بێت ئەگەر بە شتێکی کەمیش بێت چونکە پارتی وایە
کاتێک کارێک کە خۆی کردوێتی دەرەکەوێ دەچێت دەستی خۆی پێشەخات و دەیکاتە سەری ملی لایەنێکی تر باشە لە مەش بەدەر پێشتر بەر لەوەی کە ئەم شانە ڕوو بدە واتە لە کای تیرۆرکردنەکەی قاسمی سلێمانیە کۆمەڵی قسە باس کرا وەکو چی بڵێ قسە باس کرا یەکەمیان تەنها یەک ڕۆژ دوای تیرۆرکردنی قاسمی سلێمانی وەزیری دەرەوەی ئەمریکا لە تویتەر نووسی بووی بە تەلەفۆن پەیوەندیم بە مەسئول بازانیەوە کردووە پۆمپیۆ سپاسی بازانی کردووە لەسەر هاوکاریەکانی هاوکاری چی ئەمەیەکی لە گومانەکانە بەڕاستی ئێمە بە فاکت قساکەم خۆشەویستان من بەبێ بەڵگە قسە ناکەم بەڕاستی بەبێ بەڵگە نایکەم یعنی شت لە گیرفانی خۆمەوە دەرنایەنم بە عەشوایی ناقەتە باشە بە بەڵگەوە قساکەم ئەمە وەزیری خارجی ئەمریکاوە ئاڵێ دووهەم ڕۆژنامەی کەیهان لە ڕۆژی 1/4/2020 بە یەک مانشێتی گەورە مەسئول بازانی تۆمەتبار کردبوو بە تێوەگلان لە تیرۆرکردنی قاسمی سلێمانیە بڕۆن ڕۆژنامەی کەیهان هینی ئێران 1/4/2020 بهێنەوە سێریکەن کە جمهوری ئیسلامی خۆی لەم ڕۆژنامەیە مەسئول تاوانبارەکە کە بەشداری کردووە لەوە جاسوسی داناوە شتێکتر ڕۆڵی هەبوو لە مۆزوع سێم هەمومان بیرمانە خۆش مەسەر ئەو مۆزوع قسەم کرد لە یەکەم هەفتەی تیرۆرەکەیە حەسەن نەسروڵڵای حیزب الله هێشێکی توندی کردە سەر مەسئول بازانی هەمووتان بیرتان خۆشم قسە لەسەر کرد بەڕاستی هەتا ئەو کوشتێکی گاڵتەجاری نووسیم کە دەستخۆشیم کرد لە حەسەن نەسروڵڵا کە دژی مەسئول بازانی بە ترسنۆک و جەبان و بێشەهامەت دانابوو لە بیرمیە کە ئەو کاتێش ئەوەی کرد چوارەم ئەمانە هەمووی بەڵگەن ینی فاکتن بەڕاستی باشە هەمووتان بیرتانە خۆشەویستان هەر لەم ماوەیە ئێران دوو جار فلیمی لەسەر مەسئول بازانی بڵاو کردوتەوە یەکەمیان ئەوەی مەسعود کە بە تەلەفۆنی قساکە بە فاسێکی شەقوشڕ و کەمال کەرکوچی فەردا دێرە ئاغاگیان ئالەم بابەتانە قسەی قاسمی سلێمانیەکە و داوای یارمەتیەکە ئەمەیەکیشیان بوو ئەوەی دووهەمیشیان لە 2 هەفتەی ڕابردوو 3 هەفتەی ڕابردووە بڵاو کرایەوە کە بە نهێنی مەسعود بازانی و قاسمی سلێمانی دانیشتنیان کردووە یعنی ئەمە دوو جار باشە ئەمانە هەمووی بەڵگەی قانونی و یاساین کە پارتی کەم تا زۆر بەشداری کردووە لەو مۆزوعانەیە باشە ئێرانیش خۆی ئەو ڕاستی ئازانێت باب بینە بۆ مشکۆ کەیهان خۆی ئەڵێ خۆی ئەم قسانەی کە یەکەم هیچ هی من نییە خۆشەویستان هەمووی بەڵگەی یاسایندا کە تانێکە تۆ بەیانی بە ئەشکال لە من کەی بڵێ ئارام حەوتاڵم بەڵێ ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چۆن ئەمە بەڵگەکانە باشە بۆیە بەوەدا ئێران ئەم دوو فلیمەی بڵاو کردوێتەوە ئەمە پەیامی ئێرانیەکانە بە پارتی بە بنەماڵەی بازانی کە گومانیان لە بجە ترۆر و پاراستی پارتی هەیە و ئەمە ئەبێ دابێن بۆ مێژوو دەری ئەخا ئەم مۆزوع بەڕاستی نەک ئێستا ئاوا بە ئاسانی مێژوو ئەم ڕاستیانە هەر هەموو دەرەخات باشە خاڵێکی تر کە باشتر ئەم مۆزوع ئەسەلمێنێ لە راپۆرتەکەیە ئەڵێ یەکەکانی زانیاری ئیسرائیلی لە چەندین کاتژمێر پێش ئەوە مۆبایلەکەی قاسمی سلێمانیان کۆنتڕۆڵ دەکرد کە لە ماوەی 6 کاتژمێردا 3 جار مۆبایلەکەی گۆڕی بوو زانیاریەکانیان دەگەیاندە ئەمریکا پارتی و پاراستن لە مۆزیاتە نزیکن نەگیشێتی چونکە یەکێتی لە دروستبوونی بەرەی کوردستانیەوە ساڵی 87 لە ئێرانەوە نزیک یەکێتی ناتوانێت ئەمە بکە بەڵام پارتی و بنەماڵەی بازانی ئەتوانن ئەو کارە بکەن ئەتوان بەڕاست و هەمووی شامزان ئەو ماڵپەڕە دوور و نزیک پەیوەندی بەساست و ئەنجندای ئەمریکاوە نێلاکەتە بۆیە بە بۆچوونی ئارام ئەحمەد کە ئەوانە هەمووی فاکت و بەڵگەن لەسەر ئەوەی کە پارتی ئەکرێ کەم تا زۆر لەو مۆزوعا بەشداری کردێ بەڕاستی بە جاسووسێ بە شتێک دەستێ بگوێ لە مۆزوعەکە بە بۆچوونی من پارتی لەبەر 4 هۆکار ئەم بابەتەی یاهۆنویزی گەورە کرد یەکەمیان خۆی بەشداری کردبوو و دەترسێ لەوەی ئەو ماڵپەڕە قەستی دژەتیۆرەکەی پارتی بێت باشە بۆیە پەلەیشیان تیا کردووە بۆ ئەوەی کە بیکەن بەسەر دژەتیۆرەکەی یەکێتیە دووهەم دەوێت دەستی خۆی پێشخەڵ بڵێ ئەوە تیۆرەکەی یەکێتی کردوێتی نەک ئەوەی ئێمە باشە سێهەم ئێوێ سەرنجی خەڵکی لەسەر دادگاییکردنی بەعسیانی ئەو پێنج چالاکەوانە لابەرێ و ئەو حیاچوونی پارتی بنەماڵەی بەزای مەسوول بە تایبەتی بشارێتەوە هەرچی بێت گومانم نییە کە ئێران وەکو هێرکەی پاکرا و لایەتی و ئەزانێ و من ئێرانیش باشە ناسم لەبارەی سیاسی و خۆشەویستان ئێران هەر کەسەیە بەشداری کردبێ لە تیرۆرکردنی قاسمی سلێمانیە لێی خۆش نابێت بەڕاستی تۆڵی خۆی لێ ئەکاتەوە ئەمڕۆ یاسپەی تۆڵی خۆی لێ ئەکاتەوە باشە من ئەوەی ئێرانم بەدڵە بەڕاستی پەکەکەیش لە هەندێک شتا پەکەشم بەدڵە چکە پەکەکەیش تۆڵەی
هەر تۆڵاکەتەوە پەکەکەش بڕۆ بەنمونە کادرێکی پەکەکە ترۆرکە پشتە هەشت دنیاک لە ناوت ئەبا تۆڵە لێکاتەوە نارە خوێنی هەواڵەکانی بە خۆڕای بڕژێ بەسەر عەرزا بەڕاستی چونکە بەگاڵتە هەواڵە پەرۆدە ناکەتەوە بچی بیکوژیت تۆڵە لێکاتەوە بەڕاستی کە من قەناعەتم پێێت. چوارەم بۆ ئەوەی کە ڕسوابوونی خۆیان لە ناوخۆ و دەرەوەدا بشارنەوە و دەیانەیە بەم هاژ و هوژ و فۆزا سازکردنەوە و ئای ڕۆژنامەیە وای نووسی و ئای جێترۆر وای کرد و ئای یەکێتی ئەمە و ئای لاهور ئەلم بابەتانە بەم هاژ و هوژە ئەیانەیە خۆیان لەژێر بابەتەکە بێنە دەرەوە کە بەڕاستی ئەمە محاڵە بەمانای کلمە. اینجا عەزیزان یعنی ئێران ئەوەی جێل و بێ ئاگایە نازانێت قاسمی سلێمانی چێترۆری کردووە وەک چێ بەشدار بۆتیایە بڕواتان هەبێ وان نییە زۆر باش ئەزانێت ئیطلاعاتی ئێران و ئێران زۆر باش ئەو ڕاستیان نازان خاکە جێل نین براگەم ئەوانیش نفوسیانەیە خەڵکیانەیە هەمووشیانێ بەڕاست. بۆیە بنەماڵەی بارزانی و پارتی و پاراستنی هێندە ڕسوا بوون هێندە چلوک بوون هێندە لە ژێر فشاران لە هەموو لایەکەوە پەلامەڕەدەن درۆکن چیرۆگە هۆننەوە بە عەقڵی خۆیان خەڵکی بڕوایان پێکات نازان جگەر لە پیاوە قوڕ بەسەرەکانی خۆیان شەتڵ عەرێ ئەو مەسئول بازانیە ئەو مەسئول بازانیە شەتڵ عەرەب ئەوە قوت بدا و بیان خۆنەوە کەس ناڵێ عافێتان لێ بەڕاستی کەس ناڵێت بزانێت کە چۆن ڕسوا بوون لە ئاسی ناوە لە ئاسی دەرەوەیە بەڕاستی جوێن بن پارتیەکان من بە جوێنی ئێوە سەد جاوتومە من کە پارتی جوێنم پێ ئەیە کە پارتی سوکاتیم پێکە ئەمەنم پێ خۆشە ئەوەندە مرتاحم بە شەرەفم ئەو دڵم ئەڵێ ئاورشێنێکن بە سۆندەیەکی ئاسۆندە گەورەکان ئەمەنم پێ خۆشە کە پارتیەک ئەڵێ کاگارام کولی چاکە ئەڵێ جوێنم پێیان لەخۆ هەستەکەم شتێکی قۆڕم کردو بۆ ئەو پارتیەوەم پێڵێ هەر لەخۆ گومان لە خۆمەکەم بەڕاستی بەڵام کە پارتی جوێنم پێیە ئیهانم پێکە هەر لەخۆ مرتاحم بە عەملی خۆیان مرتاحم هەستەکەم کە زەبرێکم لیاون بۆیە ئەوەکە بۆیە جوێنم پێ بەڕاستی لەبەرەوەی جوێنی پارتی بۆ ئارام ئەحمەد جێگەی فەخرە و جێگەی شانازیە بەڕاستی. جا ئەوەشی کە جێگەی ناخۆشحاڵی خۆش دەسەی پارتی و بنەماڵەی بازانیکە لە ڕێگەی میدیاکانەوە بە ئاشکرا سێبەرەکانیانە هەچی سوکاتی هەیە بەیەکێتیەکەن کەچی ئەو قوبە تەڵەبانە مێژ میوانی نییە باشە کاتێک حیزبەکەی بەیاننامەیەکی دژی کردەوە چەپەڵانەکەی پارتی دەرکرد بە پەلە خۆی گەاندە لای مەسئول بازانی یەکسەر ئەچێ بۆ لای مەسئول بازانی دەستێکی پێ ئێکا بە میزاڵەکەی بەیاننامەکەی مەکتەبی سیاسیی کێتیە بۆی هینی کاتەوە فشی کاتەوە بەڕاستی بەڵام سەیریکەن هیچ کاتێ پارتێک نابینیت کاریشی ئاوجی حیزبەکەی خۆی بکە بەس ناوێکێتی ئەوەیە خۆشەویستە پارتی لەو بەڕێن یەکگرتووترە ئەمە ناوێکێتی ڕوئەدا وە قوبا تاڵەبانی ئەوانە ئەیکەن پێی ئەڵێن بەڕەڵایی سیاسی پێی ئەڵێن هەوسا پچڕاوی پێی ئەڵێن بێپرەنسیپی بەڕاستی لە ناوێکێتیا بەداخەوە بێپرەنسیپی باوە بەڕەڵایی سیاسی باوە هەر کەسێک بۆ خۆیەتی خاوەنی گوتارێک نییە لە حقیقەتە باش نییە خاوەنی گوتارێک نییە لەبەرەوە تۆ ناتوانیت لە ناو دەرەوە خەڵکانێک کۆبکەیتەوە کە سەری مارەکە پارتی و بنەماڵەی بازانیە تا بتوانی ئەمانە لاوازکەیت لەبەرەوەی ئەمانە ئەوا بێپرەنسیپن بەڕاستی تۆ قوبا تاڵەبانی کاتێک هاوسەرۆکی حیزبەکەت کاتێک مەکتەبی سیاسی حیزبەکەت بەیاننامێ دەرەکە تۆ بۆشی دای مەسئول بازانی دانیش با بە هیچ مەڵێ بڕۆ دەرەنیش هەر نەچێ بۆ دانیشتنەکە چییە بووین نەچیتە ئەم بەڕوایە سیاسی چیە بەڕاستی ئەمە لە کاتێکە هەمومان فەردا دێرە حاجیجامان لە بیرمانە چۆن قاسم سلێمانی دەرپێکەی مەسئول بازانی هەڵکێشەوە کە کەوتو بۆ قولەپێ جا مەسئول بازانی ناوازانی ئاوان هەمیشە ئاوا ئیشیان کردو بەڕێزان خۆشەویستان کە تەنگانەیان ئەبێ باشە ئەڵێ مشکی گەڕن خۆیانەکەن بکونا کە جادەکەی پانە سندەرە پەڕێن و ئەمجا تاقموتفەنگن لە خۆیانە و ئاوا و بۆی مەسئول بازانی یەک پشتێنی گەورە بەستن و ئاوا دەمانچە ئاوا دانێن و ئاواکەن و ئەمە لە تکا لە هینە ئەمە لە جادەکە جادەکەی پانە هەر کە جادەکە تەسکە بێتەوە هەموو ئەڵێ مشکی گەڕ ئێستا ئەو مەسئول بازانیە لەو ئەوروپا بە تەنها خۆی بیگرە لێ دەپارێتەوە ئەو دەسانە ماچەکە بۆی شەقیتی هەڵنەی چکە جەبانە بەڵام لە هەولێرە چونکە خەڵکی بە شوێنەوەیە یەک ملیۆن شەقیتی هەڵێ ئەو باو کوژێت باشە چکە من هەمیشە وتومە عەزیزان هەر کەسێ خەڵک کوژێ ئەوە جەبان و بێشەهامەتە هەر دەسەڵاتێ خەڵک بکوژێ ئەوە جەبانە ئەوە بێشەهامەتە چونکە بۆ لەبەرەوەی ئینسانی جەبان خەڵ ئینسانە کوژێ لە ترسی خۆی دەسەڵاتی جەبان و بێشەهامەت خەڵک زیندانیەکە دەسەڵاتی ترسنۆک خەڵکە کوژێ بەڕاستی لە خۆی ئەترسێ بۆیە خەڵکە کوژێ ئیناو ئازایەتی نیە حقیقەتە باشە زانم پارتی و بنەماڵەی بازاری نۆکرەکانی پیان ناخۆشەکەم قسە ناکەم ئەمانە ڕاستین جا بنەماڵەی بازاری و پارتی و زوڵناژەنەکانیان هێندەی قورسایی پوشێ لای من قیمەتان نییە باشە هەرچی تۆهمای پێشنەوە لای من بەڕاستی قیمەتی نییە
هەڵوێستەکانی ئەمریکا و هەڵوێستی ئەڵمان هەڵوێستی کەنەدا باشە کە هێشتا تەواو نەبووە هەموو ئەمانە هەڵوێستی باشن داقیقەتە عزیزان ئەوەندەی کە سیاسی دەرەکی زەربە لە پنەماڵی بازانی ئێمە لە دەرەوەی وڵاتە بەڕاستی ئەبێ هەوڵ بێن کە پارتی ماهیەتی بنەماڵی بازاری بۆ هەموو دنیا دەرخین بۆ نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەوروپیەکان بۆ حیزبەکانی ناو ئەوروپا بۆ حکومەتەکان ئەبێ ماهیەتی ئەمان دەرخین بەڕاستی ئەبێ لەلایەنی ئەوروپاوە تۆ ئەوروپا تێبگەێنی کە ئەم بنەماڵی ئاوا خەتەر لە حقەتە لە ناوخۆ هیچ نییە لە هەولێر و بادنان سلێمانە تۆ بنەماڵی بازاری بە کوردی بڵێ ئیسفادەی نییە ئەوەی کە گەنگە تۆ لە ئەوروپایە بەڕاستی بنەماڵی بازاری ڕسواکەیە باشە جا ئەگەر ئەڵێن ئاغا مەحمەدەوە بۆ ئاوا قساکەی با مەسعود بازانی با مەسعود بازانی با نەشیرەبان بازانی لە کاتی خۆیە لە کاتی ڕووداوەکانە هەڵوێستیان هەبێ من سپاسیانەکەم ئاوا وەکو چۆن ئێستا لەم هەڵوێستی یەکێتی و لاور هەڵسێکی شەریفانە بوو ئاوا ئەڵێم هەڵوێستی مەسعود و نێچیر و مەسعودی شەریفانە بوو ناکات دەزم بەڕاستی وەڵڵا بەیانی مەسعود بازانی هەڵوێستێکی شەریفانە هەبێ ئەڵێم بە هەڵوێستێکی شەریفانە بوو ڕاستی ئەیڵێم کاتیارە بڵە خەڵک بڵێ پیاوی مەسعود یا پیاوی فڵان ئەمە لای من نایخۆم بەڕاستی باشە ئەم خەڵتە و پڵتۆمتان لای من نایخۆم بەڕاستی من بە عەقڵ و مەنتیق کارەکەم من هەمیشە ئازایانە ڕای خۆم ئەڵێم بەڕاستی هەر هەڵوێستێ جوان بێ ئەڵێم جوانە ئەگەر خاوەنەکەیشی نەیارم بێ یا دۆستم بێ هەڵێم جوانە خۆ ئەگەر نزیکترین دۆستیشم بێ هەڵوێست بێ بەرامبەر بە مۆزوعەکان ڕەخلەی لێگرم و لام ناشرینە بەڕاستی باشە من هێندە متمانەوە بڕوان بۆ خۆمەیە باشە بڕوان بە هەرچی هەبێ ئازایانەی خەمەسە زمان بێ ئەوەی گوێ بدەمە قسەی هیچ دۆست و هیچ نەیارێک بەڕاستی قسەی خۆمەکەم ئەگەر بەیانی لاهوری شەرجەنگی هەڵوێستێکی پێچوانەی ئەمە هەبێ ئاغا مەحمەد دژێتی یەکسەر لایفە کاتەوە پێیە بخوارەوە دژی هەڵوێستەکەم شانازی ئیبراهیم ئەحمەد کە زۆر ڕەخنەم دەیان ڕەخنەم لێگرتووە بابەتێکی نووسی بوو دژی ئەم بەربەرەتی بنەماڵی بازانی لەسەر ئەم پێنج چالاکەوانە منوتم دەستی خۆش بە شانازی ئیبراهیم ئەحمەد ڕەخنەشتێکی باش کارێکی باش بەیان نامەکە و نشینەکەی شانازی ئیبراهیم ئەحمەد باش بوو دەستی خۆش بوو جێگەی دەست خۆشیە باشە ئەگەر پێشەوانەی کرا قوبات ئەموو دەست بشکی بەڵام ێستا دەستی خۆش بێ بەقوال ئەم دەستی خۆش بێ من بەقوال ئەم دەستی بشکی عەفو سۆری داری بوونەکەم بەڵام بۆ ئاینکەم دەستان خۆش بێ عزیزە من بە ئاشکرا بە هەموو گەلی کورد ئەڵێم خەتەر لەسەر گەلی کورد و ئایندەی گەلەکەمان نیشیمانەکەمان بنەماڵی بازانیە خەتەر باڵی تیرۆریسی ناو پارتیە بە سەرۆکایەتی مەسعود بازانی داوا لە هەموو نووسەرانەکەم لە هەموو ئەوانەی کە لە سۆشیال میدیا هەن لەمەوو لا بابەتیان نووسی یەکسەرە باڵی تیرۆریستی ناو پارتی بە سەرۆکایەتی مەسعود بازانی ئێستا ئەمەی مۆزوعەکە پارتی ئێستا دوو بەشە بەشێکیان ئەم باڵ تیرۆریستیە ناو پارتی کە مەسعود بازاری ڕابەرایەتیەکە باڵەکەی تریشی نیشتێوان بازانی سەرپەرشتیەکە خۆشەویستە باشە بۆیە ئەبێ بە هەموو لایەکمان ئەمە بکەین بە قسەی ڕۆژ و ئەم باڵە تیرۆریستی ناو پارتی بنەماڵی بازانی کە مەسعود و مەسعود ڕابەرایەتیەکەن بە ئاسی دنیا بە خەڵکی بناسین بەڕاستی بە هەموو دەوڵەتەکانی بناسین دەبێ ئەم بەربەریەتی مەسعود و کوڕەکەی بەڕاستی کۆتایی پێ بێ لە کوردستانە کۆتایی پێ بێ من بە شوێن ئەوەوەم نایشارمەوە کە بەرەیەک دروست بێ بەدەل لەوەی ئەو کەسانە سەر بە کامە حیزبن سەر بە کامە ئایدۆلۆژیان دینیان هەیە یان دینیان نییە هەرچێگەن گرنگ ئەوەیە لە یەک پلاتفۆرما کۆ ببینەوە دژی پارتی بنەماڵی بازانی بەڕاستی من لەسەر ئەمە کارەکەم ناچێت هەر کەسێ دژی بنەماڵی بازانی بێ دۆستی ئاغا مەحمەد هەر حیزبێکی هەر ئایدۆلۆژیایشی هەر شتێکەی بۆ مۆزوع نییە چونکە من بنەماڵی بازانی پێخەتەرە لە کۆمەڵگای کوردی ئەوانەی کە هیچ نین یەکێتی گۆڕانی چونکەوەتەن ئەوانە سفری لای فایزانە هیچ نین بەڕاستی بنەماڵی بازاری نەمێنێ ئەوانە هیچ نین بۆیە هەر کەس و لایەنە دژی بنەماڵی بازانی بێ دۆستی ئاغا مەحمەد بەبێ ئەم لەوەرە دۆستمە متمانەی پێ بەبێ هەر کەسێ دژی بنەماڵی بازانی بێ لە سەنگەری ئاغا مەحمەدایە من نەزانم یەکێتی گۆڕان لەگەڵ پارتیا شەریکن لە حکومەتە بەڵام ئەمەی کە پارتیەک حکومەتی نییە ئەمە خودی پارتی خۆیەتی ڕاستە خودی بنەماڵی بازانی مەسعود و مەسعود هەر هەڵوێستێ دژی کارە چەپەڵەکانی بنەماڵی بازانی بێ تۆبی یا ئەو هەر کەسێ بێ مامۆستا عەلی باپیر بێ یان سەلاحەدین بەهاگین یان فڵان فیسارەکان سەر بە هەر ئایدیای بێ لای من جێگای ڕێزە بەڕاستی ئەوەیشی دۆسایەتی لەگەڵ بنەماڵی بازانیا بکە من بە دوژمن و بە نەیاری ئەزانم بەڕاستی بە خائینیشی ئەزانم لاکتە کەسیش یەکێتی ویان گۆڕن کە لە حکومەتە بەشدارن بڕیارەکان هەر ئەوانەیەن بەڵام من هەر واژەیەکن بشکە من بۆ پۆست و پارەشم باس
باشە ئێستا عزیزان کە لەگەڵ ئێوە قساکەم هەر ئێستا بنمونە ئەگەر نێچیرەڤان بازانی مەسەلەکە هەڵبژێڕێتەوە و بە بڕیارێک لێخۆشبوون بۆ ئەو پێنج کەسە دەرکە من دەست خۆشان نێچیرەڤان بازانیەکە و ڕێزی هەڵوێستەکەشی ئەگەن و ئەیشی نووسم بەلایڤیش ئێرم دەستی خۆش بێ نێچیرەڤان بازانی هەرچەندە لەبارەی یاسا ئێستا ناتوانێت چونکە ئێستا تەسبیت نەبووە حکومەکەیان بەڵام ڕەنگە 3 مانگی 6 مانگی تر بتوانێت ئەو مۆزوعانە بکات بەڵام ئێستا ئەوروپا و ئەمانە خەریکی ئەم مۆزوعانە و پارتی و بنەمای بەزانی دەقە بە دەقە ڕسواتە لەبەر بەڕاستی باشە هەرچەندە تۆزێ گومانم هەیە ئەگەر نێچیرەڤان بازانی ئەم نیەتێشی هەبێ چونکە مەسعود و مەسرور ڕێگر ئەبن چونکە ئەم دوانە ئەهلی ئەم سەردەمەنین خۆشەویستن ئەمانە وحوشن وحوش چونکە نێچیر خاوەنی بڕیار نییە لە ڕاستیە خاوەنی بڕیار مەسعود و مەسرورە هیوادارم کە من هەڵە بم ها هیوادارم نێچیرەڤان بازانی بتوانێت کارێکی وا بکات هەوڵ با بۆ ئەم مۆزوعە بەڕاستی من ئەو کاتە سوپاسێک با نێچیرەڤان بازانیش بێ با دەیان ڕەخنێشم لێ هەبێ باشە بەڵام ئەگەر هەڵوێستێکی وای هەبێ جێگەی دەستخۆشیە بەڕاستی هیوادارم کە ئەو کارە بکە نێچیرەڤان بازانی چونکە لە دوای ئەوەی کاموداڕوویە نێچیرەڤان بازانی بەیاننامەیەکی دەرکێت لەو بەیاننامەیە ناڕاستە و خۆ پشتیوانی ئەکات لەو پێنج کەسە واتە دژی مەسرور و دادگا و ئەمانەی مەسعود بازانی باشە ئاوای بۆیە بەیاننامەکەی بەدڵ و بینی نێچیرەڤان بازانیش وەکو ئەوی لاوی شەرنج دوێنێش بەرچاوم کەوت لە نووسینەکە گوایە لای حیزبەکان و کۆنسڵخانەکان ڕای گەیاندووە لەگەڵ سزادانی چالاکوانەکانی بادینانە نییە و بێزاری خۆی لەو بارەوە دەربڕیوە دەژڵێ بۆ ئەو مەبەسە لیژنێکی لێکۆینەوە بۆ دۆستی سەردەوان پێکهێناوە ئەگەر وابێ هیوادارم نێچیرەڤان بازانی ئەو ڕۆڵە ئازایانی هەوێ و ئەو ڕۆڵی خێرە ببینێ و ئەو ڕۆڵە چاکەکاری ببینێ لەم کەیسەیە جێگەی سوپاسە بەڕاستی ئەگەر بچێتە سەنگەری مەسعود و مەسرور و بێدەنگی هەڵبژێرێ ئەوە ئەوی شەریکە بێدەوانە و بەڕاستی ڕسواییە بۆیە بە ئێوە ئەڵێم زۆربەی بڕیارەکان بەدەستی ئەم باڵە ترۆریستەی ناوپارتیوەیە کە مەسعود باتێنی ڕابەرایەتێکە خۆشەویستە و لە نووسینێکی شاوتم کە یەخەمان بە هەموو کۆنسڵخانەکانی ئەمریکا ئەڵمانیا فەڕەنسا هۆڵەندا کەنەدا نەتەوە یەکگرتوەکان ئەوروپای یەکگرتو لە هەموو ئەمانە بەڕاستی خەمان پێگرتوون و هەموو ئەمانەش ئێستا قسەیان بۆ ئەم مۆزوعە هەیە هیچ کاتێ وەکو ئەم سەردەمە پارتی و بنەماڵەی بازرگانی بەم شکڵە ڕسوان نەبوون لە ئاسین دەرەوەیە بەڕاستی باشە پارتی و بنەماڵەی بازرگانی خەمیانەیە لە هەولێر و بادنان و سلێمانی خەڵکیان پێڵێن بەڵام لە ئاسی دنیایە بەتەواتی ڕسوا بوون باشە ئێمە هەر خۆم لێرە بە ناممان نووسی بۆ چەندین شوێن بۆ سنێ ئەڵمانەکان کۆنسڵخانەکانی هی ئەڵمانیا هۆڵەندا کێو لە فەڕەنسا ئەمانەکە تۆ لە هەولێری پێمان وتمان تۆ لە هەولێر کۆنسڵخانەت هەیە خەڵک یە بۆ لای ئێوە دانیشە لەگەڵتانە چۆن ئەگیرێن ئێوە لەسەر ئەمانەی هەڵنایانێ ئەبێ بێنە جوڵ لەسەر مۆزوعانە بەڕاستی و بێدیفاعیان دێک چکە متمانەی خۆتان ئەدۆڕێن سبێنێ من ناتوانم بێم لە کۆنسڵخانەی هۆڵەندای دانیشتمیایی ئەڵمانیایی ئەمریکا و ئەلەم بابەتانە ئاگیرێ بەڵەن جاسوس بووە کەواتە بێ ئێوە ببن بە خاوەن دەرکەون بەڕاستی بۆ ئەم مۆزوع ئینامتمانتان نامێنێ ئەمە قسەی ئەمێ بۆ دەوڵەتە ئەوروپایەکان بەڕاستی بۆیە خۆشبەختانە هەمویان هەڵوێستی جدی و باشیان هەبووە دژی بنەماڵەی بازرگانی لە ئەمریکاوە لە ئەڵمانەوە لە فەڕەنساوە لە یەکێتی ئەوروپاوە لە هۆڵەنداوە لە ڕێکخراوەی لێبوردنی نێودەوڵەتیەوە هەموو ئەمانە هەڵوێستیانە بەڕاستی ئاوا تەوقی بنەماڵەی بازرگانیەوە ڕسووە بۆ بنەماڵەی بازرگانی خۆشەویستە باشە خۆی هەر وایشە بێ قۆناغ بە قۆناغ ئەوەیە و زۆر وڵاتەکانی وڵاتانی پەیوەندیان پێوە ژیراوە و پێویستە هەڵوێستیان هەبێت لە بەرامبەر و پێویستە سنوورێ بۆ بەربەریەتی پارتی و بنەماڵەی بازرگانی دابرنێ بە سەرۆکاتی مەسعود و مەسرور بازرگانی بەڕاستی دابرنێ بەڕاستی ئەوەشم بیستووە کە مەسعود بازرگانی هێندە دڵڕەشە هێندە قین لە دڵە هێندە پیاوێکی وەکو جادەی پانا قارەبان لە دەرەوە جەبانە هەساوە لە ڕێگەی باوکیەوە قوتوی شیر مەمەمژە بەبووشی دایبی مناڵ نازان معلم بابەتە قۆڕانە یەخەی بە نێچیرەڤان بازرگانی گرتووە کە لێبوردنی گشتی نەدا لە کاتی خۆیان بۆ پێنج کەسە هیوادارم کە نێچیرەڤان بازرگانی گوێبوان نەدا بەڕاستی پشتیوانی خەڵک بەدەستبێنێ باشە وەی لە پشتیوانی مەسعود و مەسرور بازرگانی پێویستە کە نێچیرەڤان بازرگانی نەچێتە ناو ئەو یاریی مەسعود و مەسرورەوە بۆی ڕسوانە بێ لە ڕاستیە هەمومان ئەزانی ئێستا خەڵک چۆن سەری مەسعود بازرگانیەکە لە عێراقا مەسعود ڕسوایە لە دێگەڵە بەم لەوە مەسعود ڕسوایە لە ئێرانە مەسعود و مەسعود ڕسوان و عێراقیشمانەوە لە تورکیایشە هەر ڕسوان لە سووریایشە هەر ڕسوان لە لای فەڕەنسیەکان لای ئەمریکیەکان لای ئەڵمانەکان لای هۆڵەند لای هەموو شوێنێکە بەڕاستی بنەماڵەی بازرگانی مەسعود و مەسرور بەتەواتی ڕسواکردن خۆشەویستە باشە
جا عزیزان تو سەقسەکەتان بووە کەم ویتی بەجێتانی هەڵم پەلەمەکەن کورە ڕۆڵە جوێن مێن پارتێکان جوێن بە ئارام محمەوەن بە ساقا کورە من بە جوێن پاشەکشە ناکەم بەخوا بیشم کوشن پاشەکشە ناکەم بازە تێکنیەوە ڕسواتانەکەم بڕواتانەکەم عزیزان ئەزانی چی بن بێتاقەتەکە کۆمەلگایە دادوەرەکەی کۆمەلگایە پزیشکی کۆمەلگایە پارێزەرەکەی گەندەڵ بن دز بن درۆزن بن ئیتر ئەو کۆمەلگایە پاسی تەواو بووە بۆیە کۆمەلگای باشوور تەواو بەڕاستی چونکە ئەمانەتی وێران بوون نووسەری شاعیری هونەرمەندی ئاوایدێت قسەیە هەیە لە کوردەواریە پێم وای فارسەکانە ئەڵێ گۆشت بۆ ئەوەی بۆگەن نەکا خوێ پێوەکەن ئەگەر خۆی بۆگەن کاچی پێوەکەن بەڕاستی دەسەڵاتی پاجوو بنەماڵی بازانی بەتەواتی بۆگەن بۆ خۆشەویستە بۆگەنی مەسعود و مەسعود بازانی جەستە و مێشکی هەموو کوردی بەڕاستی نیگەران ناڕەحەت کرد باشە هەوای ناوچەی هەولێر و شاری هەولێر و بادینان هەواکەشی پیس بووە خۆشەویستان بەهۆی هەناسەی مەسعود و مەسعود و پیاوەکانیەوە ڕۆژ پیس بووە باش نییە بەمانە کاتێ ئەنجومەنی وەزیرانە کۆ ئەبێتەوە ئەڵێ حکومەتە داخودەرگاکانە ناکە ئەمە گەڵتەکە بە عەقڵی خەڵک خۆشەویستان ئەمە بێڕێزی سوکاتێ لە حەقیقەتە یعنی ئەیشت گرێ ئەخاتە زیندانەوە سوکاتیش پێکات هەموو دنیاش ئەو ڕاستی ئەزانێ ئەم مەسعود بازانێ ئەمەندە گێل بوو خۆشەویستان بەر لەوەی کە دادگا قسە بکە بەر لەوەی کەسەکە لەسەر تیڤیۆ خۆی وتی ئەوانە جاسوسی پەکەکەن و ئەوە ویسیانە بتەقینەوە بکەن و ئەو بکەن و بۆی ئەلمەتەنی پێش دادگا وشەکان خۆی حکمیە چونکە بۆ لەبەری مەسعود بازانی کابراژی گێلە گێل بەڕاستی باشە کۆمەڵ دەسەڵاتی سەخیف بەکارهێنا دژی ئەو پێنج چالاکەوانە بەڕاستی بۆیە هەموو خود ئەو ڕاستی ئەزانێ لێرەش بە ئەوروپەکانان و تۆ جاتیش پیان ئەڵێنەوە کە بڕیاری زیندانی کردنی ئەم پێنج چالاکەوانە مەسرور و پاراستن دەریان کردووە و ئەو سێدادوەرە کۆیلەی پاراستن و مەسعود بازانین تەنها واژۆیان کردووە مەلەفەکەش لە بەردەستیان و وتوانە یاڵڵا تەواوە یعنی مەسرور 6 ساڵی حکم ماون نەک دادوەر بەڕاستی هەر وەزیرێک ئەڵێ دادوەری کوردستان سەر بەخۆیە سەری لە بەردای بەڕاستی هەر سیاسیەک لە کوردستان ئەم پەڕی تا ئەو پەڕی ئەڵێ لە کوردستانە دادگای سەربەخۆ دادوای سەربەخۆ هەیە سەری لە بەردیە بەڕاستی ئەوە درۆزنە ئەوە ساختە چییە و ئەوە گەڵتە بەخۆیەکە و خەڵک پێی ڕابێرێ کاتێک ئەو قسە ناکە بەڕاستی با ئەو کەسانە باش بیزانن هیچ ئینسانێک نییە ئەوەندە جێر بێ بڵێ دادگا و دادوای سەربەخۆ هەیە بۆسەی نووسینەکانی حاکم شارەتی بکە دادوەرەکان کە خۆوانە ئەوانەی تخۆ لە یاسای شارەزان کاکە لە دادا شارەزان بڕۆ هەمویان شەلوکە کردووە ئەزانن کە لە کوردستانە دادگا نەک سەروەر نییە دادگا یەک تاکە قۆنرەیە لە پێی مەسعود بازانیە بەڕاستی هەمووی دوێ بەڕاستی هەموو ئەمانە پارتی هەر سێ دادوەرەکەی پارتی لە ڕیکلامەکانەکە بۆ هەڵبژاردنەکانی ئەکا لە دانیشتون لە پێشبەژەوە بە ئاڵای زەردەوە ئاڵا بایەن بۆ پارتی بنەماڵی بەزێن ئەمە دادوەرە قەشمەرەکەیە لە هەولێرە بەڕاستی ئەو سێ دادوەرە ئەبێ بۆ مێژوو ئەوانە ڕسواکرێن بەڕاستی بۆ مێژوو کە ڕسواش بوون یاختا خۆیان و بنەماڵیان ئەبێ بۆ هەتاتیان ڕسواکرێن بەڕاستی بۆیە عەزیزان هەوڵی ناوخۆ زۆر سوودی نییە بەڕاستی بەڵام هەوڵ لە دەرەوە چەند بکەینەوە ئەمە زۆر گرنگە بەڕاستی هەر کەسە وڵاتێک ئێمە لە هۆڵەندا ئێوە لە بەلجیکا ئەو لە ئەڵمانیا ئەو لە دانیمارک ئەو لە سوید ئەوان لە بەریتانیا لە هەر هەموو ئەمانەیە دژی بنەماڵی بازانی شانی دەکەن بەلایە و هەوڵ بن ئەم بنەماڵەیە دوورخێنەوە لەسەر سەحنەی شانەی سیاسی لە کوردستانە بەڕاستی ئەمانە خەتەر بۆ کۆمەلگای خۆشەویست دەبێ فشار کرێ و داوا بکرێت لە وڵاتانی دەرەوە هەڵوێستیان هەبێ بەرامبەر بەم بەربەریەتە بەرامبەر بەم هەوسار پچڕاوی کوڕەکەی مەسعود بازانی بەڕاستی و ئەبێ هەوڵ بدرێ بە زووترین کات ئەو پێنج کەسە ئازادکردن و بگەڕێنەوە ناماڵ و ژیانی خۆیان چونکە دادگاکەیان بەعسییانێ بەڕاستی هەمیش ئەزانین ئەوەی کە ئەو کاری کردووە تەنها پارتی بنەماڵی بازانیە و مەسعود بازانی و مەسعود بازانی هەرچیدا و دەستگا هەیە لەو هەرێمی کوردستانەیە هەوڵی یاوە هەوڵ ئەدا بیخاتە خزمەتی ئەجندای پارتی و بنەماڵەکەی خۆی باشە سەریکە فراکسیۆنەکان لە پەرلەمان کۆمەڵێک خەسی و کۆمەڵێک لات و پوت و ئەمانە باشە چونکە هەمیان چەکراون هیچیان پێ نییە باشە چونکە کارەکەی مەسعود و باوکی تەواو قێزەونە کەس تەحەمولی ناکە ئەبێ ئەوانە بێنە سەر خەت قسە بکەن باش نییە من زۆر کاتان ناگەم لە وەزارەتی خۆشەویستان سەد بارەیەکەمەوە ئەوەی کە کرا لەبەرامبەر بۆ پێش کەسەیە مەسعود بازانی پارتی کردوێتەوە ئەوان لێ مەسئولن و ئەبێ بە هەمومان هەوڵ بێن ئەمانە ڕسوا بکەن خۆشەویستە
ئەوەشم بیر نەچێت لەنجە دزەیەک هەیە پەرلەمانتاری پارتیە خۆشەویستە باو ئەو ئافرەتەشم بیر نەچێت خوا دوو قسەش بۆ بڵێم فایدەی نییە ئەم لەنجە دزەیە کە پەرلەمانتاری پارتیە بە مناڵی سەدام هاتوو بۆ هەولێر بۆ ماڵی باوکی ئەو لێ دابەزیوە ئەم کچە لەسەر کۆشی سەدام حوسێن ڕەسمی هەیە باشە کە سەدام چوتە ماڵیان لە هەولێر باش باوکی لە کۆشکی سەدامدا دایناوە بۆ ڕەسەمکردنیش ئەم چوونە سەر کۆشە لە مناڵیەوە هەتا ئێستا تێماوەتەوە عەقڵی هەمان عەقڵی بەعسیەکانە خۆشەویستە دەڵێ ئەو پێش حکوم دراوەی پەکەکە کە لە بەرگی ڕۆژنامە نووسیاکای سی خوڕیانە کرد پیلانی کوشتنی پارێزگای دهۆک و دادوەر و چیشیان داناوە سەری ئەم ئافەتەکەن سەری ئەم ئافەتە بنەماڵە بەعسیە سەری ئەم لەنجە خۆی بەعسی و باو بەعسیە باشە ئێوە ئەو مەڵاشوی هەڵدراوەتەوە بە شیری ناپاچی ئێوە مەڵاشودان سواغ دراوە ئینسانێک کە بە شیری ناپاچی مەڵاشوی سواغ بدرێ وەکو ئەم لەنجێ وەکو باوکو و بنەماڵەکەی هەروە دەچێ بەڕاستی ئێوە شەرەفتان بە بەعسیەکان فرۆشتووە چۆن بە پارتی نافرۆشتن ئێوە شەرەفتان بە بنەماڵی بە بەعسیەکان هەڕاج کردووە چۆن بۆ بنەماڵی بازایی نافرۆشن لەنجە خانی دزەی چاوەکەی من باوکی تۆ خۆشی کە لە کۆشی سەداما بووی هەمووتان بەعسی بوون هەمووتان نانی بەعستان خواردووە ئێوە بە شیری نیشیمان فرۆشی ئێوە گەورە کراون ئێوە بە شیری خیانەت گەورە کراون تۆ باوک کە بەعسی بووە پارەی پیا کردووە ئەو شیرەی بۆی کڕیوی ئەو پێڵاوی لە پێ کردووە ئەو شیرە بەری کردووە هەر هەمی بە پارەی خیانەت بووە بە پارەی زۆڵێتی بووە بە پارەی جاسوسی خۆفرۆشی بووە بۆ بەعسیەکان تۆ هەر ئەوە دەرەچی لەنجێ چی ئەبێ بۆ پێنج کەسە بڵێ ئەمانە پەکەکەن هەوڵی ئەوە بۆ لەبەرەوەی کە تۆ باوکیش هەر بەعسی بووە ئێ باوک بەعسی و خۆت بەعسی و ئێستا پارتی بەخوا هەر بە چاوەڕێنەوەتان لەگەن قابلە چاوەڕوانی هەڵوێستی شەریفان لە بێشەرە بکرێ نەبابیجە ناکرێ بەڕاستی هەر بنەماڵەیەک لە کوردستانە کاتێک کە بەعسی بووە کە ئابڕووی خۆی و نیشتیمانی خۆی فرۆشتەوە وەڵا هەروەی چاوەڕوان لێکرێ بەڕاستی لەبەرەوە من بە قسەی ئێوەی لەنجە و فڵان و فیسارەکان هیچ نیگەران نەبن بەڕاستی چونکە مێژووی ئێوە مێژووی خیانەتە بەڕاستی مێژووی بەعسی بوون لە یەکەوە ئەوەیە بۆیە ئەم قسەی ئەم ژنە هەندێک برادر پێیان ناخۆش بوو کە گویا لەنجێواڵێ بەڵام چاوەکە پێتان ناخۆش نەبێت ئەم ژنە خۆی بەعسی بوو باوکیشی بەعسی لە کۆشی سەداما بووە کاکە لە کۆشا گەورە بووە لە کۆشا ئەی هاوە باشە ئەوەیە تەواو لەبەرە قسەمان نیگەرانمان ناکە یا ئاری هەرسین ئاری هەرسین دانیشێ ئەمریکا حەدەدی خۆی بزانێت شتێکە شکێنی ئاری هەرسین کار دانیشێ تۆ دوو تیگرین گیان دەرەشی ئاری هەرسین تۆ چیت کاکەی تۆ چیت خۆ لە کەمپەکەی خرۆنیگن لەگەڵ ئێمە لە کەمپێکە باشە ناسین کاکەی مناڵ هزار شەقی جەڵ بکات تۆ چی لە خۆ دانیشی ئەبێ ئەمریکا ستەری خۆی بزانێت تۆ چی کە ئاری هەرسین کاکە تۆ جا تۆڵی باوکە کڕەوە بە قوربانی هەر کات تۆڵی باوکە کرد جا ئینسانێک من هەر ئاری هەرسین نەزانێت چۆن تۆ بەیانی هەر شتێکی من هەر دشتم بەڕاستی پارتیش نەبی من هەر دشتم بۆ لەبەرەوەی تۆ پیاوێکی مەرد نیت من ئینسانی مەردم خۆشەوێ بەڕاستی ئەگەر مەرد بوویت پارتی نەبی کە پارتی باوکی کوشتووە تۆ خۆر لە تیڤیەوە ئەگریای ئەدوێت پارتی تا ئێستا کاک مەستە پێم ناڵێ باوکم لەکوێ کوژاوە گۆڕەکەی لەکوێ یەخوە داڕزی و خاکی پێڕەوە یەخوە داڕەشی باشە بە شەرەفم من لە جەتی مناڵەکان تەریقە بمەوە کە تۆ باوکم بیت دا ئازیان بەڕاستی تو خوا چۆن ژنەکە تااقەتی لەگەڵ تۆ بخەوێ ئاری هەرسین چۆن مناڵ تااقەتی بە تۆ لە باوکە تۆ وەفا بۆ خوێنی ڕژایی باوک نەبێ وەفا بۆ کورتەیە وەفا بۆ نیشتیمان ئەبێ وەفا بۆ ژن و مناڵەکانی خۆ دەبێ قەسەم بەخوا نابێ چونکە باوک قەڵایە بەڕاستی هەر کوڕێک هەر کچێ وەفای بۆ باوکی نەبێ و باوشی لەلای قودسیەت و پیرۆزی نەبێ لای من حیوان لە حیوانیش کەمترە بەڕاستی لە حیوانیش کەمترە بەڕاستی ئەرەوەڵا بەمەنی عەبدوڵڵا کلەوە لاتۆچی ئەو کەوکەی بەشەرە ماڵەوە بێتەوە هەندێک ناو هەیە بۆ منی مەنووسن بەڕاستی کاکە هەندێک ناو هەیە بۆ منی مەنووسن بەهمەنی نازانم فێمە دەرکۆڵانەکەی بەشەرن کاکەوانە گوناحە من حەسەن بێزم بێ ناویشیان بەرمە خەڵکانی هەلوک و لومپن و بەرگەراجی خێڕی توێڕ بەوانە هیچ نی بەڕاستی من ئیتر کاتان ناگرم عەزیزان و خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە هیوادارم کە هەمیشە لە خۆشی و ئاسوودەیە بژین مدنوسە شۆڕی بۆ بنەماڵی بازانی ڕسوایی بۆ بنەماڵی بازانی شەو شەوگاتان خۆش بێت و خوداتان لەگەڵ عەزیزانی من بەخێر